ژیان چێژ و بەرهەمی هوەری تایتڵی یەکێک لەو گفتوگۆ جدیانەیە کە بابەتی فکری و فەلسەفی و تێڕامانێکی قۆڵەوە ئەمە زیاتر دەرگایەکی کراوەیە بۆ کەسانی کە ئەیانەوێ بەشدار بن کە هەفتانە بەڕێوەچێتەوە کەسانی توێژینەوەی جدیانەیە لەم بابەتە ئەتوان پێشکەشیکەنی چێک لەو کەسانی کە توێژینەوەی خۆی پێشکەش کردەوە بە ڕێز دکتۆر کاوە دەستورەیە کە ڕاستەخۆ لە ستودیۆ لەگەڵ مای قسەباز لەسەر توێژینەوەکەی و بابەتی فکری و فەلسەفی ئەو بۆ بابەتەکانی تر و بە تایبەت چێژی هونەر چییە؟ زۆر بەخێربی سپاس بۆ ئامادەبوونە دکتۆر، سپاس بۆ بەشداری کردنت. بەگشتی باسێک لە توێژینەوەکە بکەین، خۆت ئاماژێکی پێویستی دواتر بچمەنە وردەکارێکی. وڵا توێژینەوەکە هەرەوەیە بە زمانی ئینگلیزی لە گۆوارێکی بڵێن ئەکادمی گوڵاو بووەتەوە و ئیشەکە لەسەر ئەوەیە کە ئەو شتێکی ناوی هوەری ژیانە چۆن ئەکرێت پێناسە بکرێت و ئیتر ئەو شتێش کە ئێمە کردمان لە ڕاستیە لە بۆ خوێنەر و بڵێن بینەری کوردیەوە بوو کە ویددیوەک ئامادەکەین و برادێک ئازیەتی کێشات ئەو ئیشە گرافیکەکانی کرد و تر ئێمە ینی تەنها بیرۆکەکە لە ئێمە بوو لە ڕاستیە بەو شێوەیە بوو. زۆر باشە. توێژینەوەکە تەنها لەسەر خودناسیە بۆ سروشتیان تێڕامانێکی قوڵترە لە سروشت و چێژوەرگرتن لە ئەگەر سەری بینەران نێشێنین توێژینەوەکە بە جۆرێک لە جۆرەکان ئاشکردنەوەی مرۆڤە لەگەڵ سروشتیانی بۆ مانای کە مرۆڤ خاوەنی سروشت نییە، مرۆڤ لە دەروی سروشت نییە، مرۆڤ بەشێکە لە سروشت دەبێ چکە تا ئێستا ینی وا باو بووە کە مرۆڤ خاوەنی سروشتە سروشتی خۆیەتی هەرچیە حەزی لێبێ دەبێ بیکات. ئەمە لەلایەکەوەیە بە جۆرێک لە جۆرەکان ئاشکردنەوەی مرۆڤە لەگەڵ سروشتا بۆ مانای کە مرۆڤ دەبێت سنووری خۆی بزانێ و لەناو ئەو سنووری کە هەیەی لەوە زیاتر نەڕوات چونکە بەڕاستی دنیای کارەساتی بەدوادێت لە هەمان کاتیشە ئاشکردنەوەی مرۆڤە لەگەڵ ئەوی تر، یعنی بۆ نمونە من لەگەڵ ئەوی ترێک، من لەگەڵ جەنابەت، ینی من نابێت ئیتر لەو دەلاقەوە سەیری ژیانی خۆم بکەم کە من شت بۆ خۆم بکەم و یا جەنابەت بەس شت بۆ خۆ بکەیت، دەبێت شت بۆ خۆمان بکەین، هەرکەس و شت بۆ خۆی بکە، بەڵام ئەشێ لاقەیەکی کەشە بێ ئەویش ناوی شتکردن بێ بۆ هەمومان بۆ ئێمە. لە ڕاستیە هەوڵێکی تر لەو ویددیوەیە یا لەو توێژینەوە ئەوەیە کە مرۆڤەکان جگەلەوەی کە خەمی خۆیانە خەمی شتێکی گەورەتریشیان بێ بەجێ ئەوەی ناوی بنین من و تۆ بە ناوی بنین ئێمە، خەمی ئێمەمان بێ. ئەگەر لە ئێمەیە ئەگەر پێناسەکە بکەین بە ئێمە، من ئەتوانم بە شتەکانی خۆم بگەم، تۆش بە شتەکانی خۆت ئەگەیت و لە کۆتاییە شتێکی شەیە کە هەردووکمان ئەتوانین لەسەری بوەستین و ئەوش ناوی پێناسەیەکی گەورەتر کە ناوی ئێمەیە. توێژینەوەکە گشتگیرە یان لەسەر کۆمەڵگایەکی تایبەت نووس؟ توێژینەوەکە عادەتەن ئەوەی کە کاری فەلسەفەیە کات لە سەر کۆمەڵگایەک گرنگ نییە کۆمەڵگایە، بەڵام عادەتەن وانەیە کە ئیشی فەلسەفیەکان لەسەر یۆنانی کۆن ئیشەکان یا هەندێک حاڵەتەیە لەسەر ئەوروپا، بەڵام من لە ڕاستیە هەوڵەما نمونونەکان لەسەر کوردستان بێت لەبەرەوەی لە کوردستان ئەو ئیمکانە هەیە مجموعەی خەڵکی زۆر جوان هەن ئەژین لەوانەیە خوێندەوارێکی ئەو تۆشیان نەبێ، بەڵام پڕن لە جوانی ئەتوانن نمونەی فکرێکی فەلسەفی بن لە ڕاستیە و ئەو نمونانە بەڕاستی بە ئەنقەست نەک بە ئەنقەست ینی بەجددی ئیشێکی زۆرم بۆ کردو بۆی کە بیان بینمەوە و بەڵام شتێکی دەستکردیش نییە ها بە زۆر بڵێ بیکەیتە ناو ئەو قاڵبەوە. بەڕاستی ینی هەموو ئەو نمونانە من بە سەعات لەگەڵیان دانیشتووم بتابعەم کردوون لە دوور و ژیانیان چۆنە، زۆر کاتەیە بەڕاستی ژیانیان ئەوەندە جوانە ئەڵێیت تەنانەت فەلسەفە ئەشێ لەوانەوە شت فێر بێت، نەک ئەمان شتی ینی شت لە فەلسەفەوە فێرن. زۆر باشە دکتۆر، بابەتی فەلسەفە و تێڕامانی فەلسەفی و قسەکردن لەسەر فەلسەفەی سروشت ناسی و ئاشبوونەوە وە قوڵبوونەوە بە ناویە لە دووتوی توێژینەوەیکە هەرتەنها بیرۆکە یان تێڕامانی خۆت بووە یان لەسەر ئوسوسیاتی فەیلسوفە جیهانیەکان کارت کردەوە؟ عادەتەن ئیشێکی فەلسەفی کە ئەکرێت هەموو کاتێک فەیلسوفێک پشت ئەبەسێت بە مجموعەیە فەیلسوفی تر، ینی هەموو فەیلسوفە گەورەکانی جوان ئەوەی کە من کردومە تیۆریەکانیان بەڵێ ئەوەی کە من کردومە لەلایەکەوە پشت بەستنە بە فەیلسوفانی گەورەی دنیا وەکو نیچە، وەکو فوکۆ، وەکو دولۆز، وەکو هایدگەر، بەڵام لە لایەکی کەشەوە هەندێک داهێنانی خۆمی تایە، هەندێک داهێنانی خۆم وەکو ئەوەی لەو ڕۆوە نمونونەکانم بەجێوەی یۆنانی کۆن بچکە ئەگەر جەناب سیر سەرنجبەی ئەوەی کەشتی فەلسەفیەکە بەردەوام نمونونەکانی یۆنانی کۆنە. من حەزم کرد شتەکان کوردی بێت ئەم پێش هەموو شتێ، بەڵام وتم بەو مانای ناکرد بە زۆر بیکەیتە ناو قاڵبەکەوە، بۆ مانای بەڕاستی نمونونەکان خۆیان شیاوی ئەو شتە بن، ینی هەڵگری ئەو فکرە بن. ئەمە لەلایەکەوە لەلای کەشەوە
ئیتر هەندێک شتی با بڵێن هەندێک مبالغە ئامێزیشی تیا کراوە لە ڕوویەکی فکریەوە بۆ نمونە هەندێک چەمک هەیە وەکو چێژ وەکو حاز ئەمانە ئەشێ زەحمەتە کۆکردنەوەی ئەمانە ئیتر لە ڕووی فکریەوە لەوانەیە بۆ خەڵکێکی ئاسایی ئەم چەمکانە هەردیەکشت بەڵام لە فکرا جیاوازن ئیتر من هەوڵمەوە ئەمانە لێک نزیکەمەوە دەگینا هەر من پشتم بەستووە بە هەندێکی زۆر لەو فەیلسوفانە بەڵام لە لایەکی کەیشەوە هەوڵماوە خۆم تا ڕادێدا هێنەرم. لە ڤیددیۆکە بینیم زۆر خۆشی بەخش بوون کەسەکان ینی کە سیرتە کرد تۆش هەستە کرد لەگەڵ ئەوانە پێ بکەنی بەدەست ئەوەت کردووە یان خۆی توێژینەوەکەەوە ئەبێ نە هەر فەلسەفەکەی ئەوەیە فەلسەفەکە ئەوەیە ژیان سەر ڕێ ئەو زەحمەتیانی کە هەیەی کەسێک چێژیشی لێ ببینێت زانی چێژیشی لێبینێ خەمی خۆی بخوا بەڵام خەمی ئەوی تریش بخوا ئەو ئەوی ترە یا سروشتە یا ئەو کەسانە لە کۆمەلگایەکان خێزانی خۆتە کەسوکاری خۆتن دراوسێتن خەڵکی گەڕەکەتن خەڵکی شارەکەتن یا وڵاتەکەتن بەڵام جیاوازێکە ئەوەیە ئەو کەسانە کە لەو دلاقەوە سێری ژیانەکەن هەموو کاتێک دەم بە بزەن زانی گرفتی زۆریان هەیە بەڵام دەم بە بزەن چکە ئازانن ژیان بکەن چۆن ژیان بکەن و چێژی لێ ببینن. مام عوسمانێکت بە نمونە هێناوەتەوە کە زیاتر لە 30,000 50,000 نەمامی زەرخۆی و بەبێ ئەوەی زیاد لە 50 ساڵ ئەوەی کردوە بەڵێ بەبێ ئەوەی هیچ کاتێکی سوودی لێ هیچ کەسێک وەرگرتی بێ خۆی بەڵێ بەخشی کردوێتی هەروە ئاماژی بە فەلسەفێکی جوانیش کردووە لە دوای دروستبوونی مرۆڤ و ئەرزکەیترەوە خودداوەند بەخشیوێتی دار و ئاو لەلای ئەو بابەتێکی گرنگ بووە تۆ چۆن تێڕامانەت هەڵۆ بوو هەر ئەوەیە ینی مرۆڤ کە شتێکە کات دەبێت چێژی لێ ببینێت ئەو شتێک کە جەنابوو ئەیکەیت ئەگەر چێژی لێ نەبینیت ینی دیارە بە ئیشەکە تا ینی ئەتوانیت هەندێک ڕواڵەت بپارێزی بەڵام ئەگەر چێژی تیا بێ حتمما سەرکەوتووە بی حەز لێ ئەو میوانش کە دێت وەلات جاری کرد لەوانەیە زیاتر حەسکا بێتەوە لەوانەیە خۆی دەست پێشخەری بکە هەتا دوایی ئەوەش ئەوەیە کە کەسێک چێژەکەی خۆی ببینێتەوە ئیتر بەردەوام ببێ مام عوسمان بۆچی 50 ساڵە میشەکات لەبەرەوەیە مام عوسمان حەزی لە ئاوە لەبەرەوەیە حەزی لە دارە من لە شوێنێک لە شوێنەکانە لەوانەیە لە ویدۆکە جوان هین نەبوو بێت لێم پرسی منداڵەکانت ئەوەندە بە جوانی باسی دار و درەختی ئەکرد وتم منداڵەکان خۆشەوەن یا دار و درەختەکانت وتی وەڵا بەقەدەر ئەوانم خۆش ناون بەڵام زۆرم خۆشەوە نەزانی ینی ئەو لە ویدۆکە هەیە ینی بڵێن گرێوی ئەم سەرکەوتنە و ئەم درێژخایەنیە لە ژیانە چێژبینین لی هەڵگرتنی ئەو بزەیە بە بەردەوامی ئەوەیە کە تۆ چێژی خۆت ببینیتەوە. زۆر باشە بابەتی فەلسەفە بۆ ئێمەی کوردیان بە هەتا بڵێن تەنانەت نووسەرانی کوردیش بابەتێکی ئەو نامۆیە یان هێشتا خەڵک زۆر ڕەنگە حەزی پێ نەکا و بابەتێکی وشک و ئەوە سەیر بکرێت زۆر کەس ئێمە کە بەشی فەلسەفیشماندا ناوە لە زانکۆی سلێمانی زۆر کەس هەیە بەڕاستی یا بەترسەوە سەیری ئەکات بەڵام لە ڕاستیە فەلسەفە حتمما زۆر کات هەیە زۆر وشکە و بەڵام نەریتێکی تازە پەیدا بووە لەم 56 ساڵی ڕابردووە فەلسەفە خۆی زۆر سادە کردوێتەوە تا ئەو ڕادێکە بگونجێت چونکە فەلسەفە شتێکی ئاسانیە لە ڕاستیە بەڵام تا ئەو ڕادێکە بگونجە خۆی سادە کردوێتەوە و دەبێت فەلسەفەش بەڕاستی خۆی سادەکاتەوە چونکە ئەگەر خۆی سادە نکاتەوە ئەی کاریگەریەکەی کەی ئەبێت ئەی ینی خەڵکی ئیسفادی لێ بکات وەکو علمی ترە وەکو علمێکی ترە وەکو پزیشکی وایە ئەگەر پزیشکی ئەگەر خۆی سادە نکاتەوە هەرچەند هەندێک جار هەیە ینی بەهای ئەو سادەکردنەوە لەوانەیە هەڵەیەکی پزیشکی بێت بەڵام فەلسەفەش هەندێک جار هەیە ئەشێ خۆی سادە بکاتەوە حتمما هەڵی تایە حتمما هەندێک جار هەیە فەیلسوفێک لەوانەیە بەهایەک بە لەوانەیە هەڵەیە بکات بەڵام دەبێت هەر لە کۆتایە بیکات و ئەکرێت لە کوردستان لە ڕاستیە فەلسەفە زۆر غەریبە وەکو زانستەکانی ترە بە جۆرە لە جۆرەکان نەها ینی پزیشکی زۆرمان هەیە علمی پزیشکیشمان هەیە بەڵام ئایا علمی پزیشکی بەنسبەت بۆ نمونە ئەڵمانیا فەڕەنسا یا ئەمریکا پێشکەوتووە نە فەلسەفەی کوردیشمان هەیە بەڵام ئایا بەنسبەت فەلسەفەی ئەڵمانیا یونانی یا فەڕەنسی پێشکەوتووە نە بێگومان فەلسەفی کوردیمان هەیە نا ئەگەر بڵین فەیلسوفێکی گەورەی کورد هەبوو بێت تایسێن نەوەڵا بە هیچ شێوەیەک تێڕامانەکان سادەترن لەوانەی تر بەڵێ
زۆر باشە توژینەوە زۆرە لەسەر وڵاتانی ئەوروپا و بە تایبەتیش بابەتی کللتوری و خودناسی و بە تایبەتیش لە سەردەمی مۆدررنەوە ئەمانیان تا چەندکردن یان کاریگەری هەبوو لەسەر توێژینەوە کەتیانەوەوانە بابەتێکی ترن و بەجاکارە لەسەر وڵا ئەوانی کەش بەجیان بەڵام بە جۆرێک لە جۆرەکان پەیوەندی هەیە من لەسەر ئەو شتە ئیشەکەم کە ناوی کولتوری خوددا ینی ساڵهای ساڵە و توێژینەوەم هەر لەسەر لە دەور ئەو تایتەڵە ئەسوڕێتەوە کولتوری خودت بریتە لەو کاتێک کە کەسێک خۆی دروستەکات حەزی خۆی دروستەکات ینی حەزی خۆی ئەناسێتەوە دروستیەکاتەوە دوای ئەوە ئیشی بۆ ئەکات زەحمەتی بۆ کێشەیەک هەوڵی بۆ ئەیە لەوانەیە سەر نەکەوێت لەوانەیە کێشەی هەبێت بەڵام لە کۆتاییشە هەر پێڕەوی ئەو شتێکە کە حەزی لێیە دوای ئەوە لە هەمووی گرنگترەوەیە بەرپرسیارەتی شتەکانی خۆی لە ئەستۆ ئەگرێت بەجێ ئەوەی ئەگەر شتێکە بۆ کەسێک تۆمەتبارکە خۆی تۆمەتبارەکات دوایی لەوانەیە بی لە خەڵکی کە بکاتەوە ئەمە بەگشتی ناوی کولتوری خوددا ئەم شتێشکە ناوی هونەری ژیانە بەشێکە لەو توێژینەوانەی کە ساڵهای ساڵە خەریکم و ئەبوو شێوە زۆر باشە ئێستا لە کۆلێجی فەلسەفە و ئەوانە تا چەند خوێنکاران بە تاسەویان بە زەوق بە چێژەوە بێن بۆ خوێندنی فەلسەفە هەیە یان وڵا هەیە زۆر ینی هەندێک هەیە تیکەوتو ئەزانیت وەکو چۆن نڵێ کەسێ لە شوێنێکەوە ڕاو ئەکسەر لە پڕێکاکەوێتە ناو چاڵێکی گەورەوە بەڵام هەندێکی کەشان ئەزان بۆچی هاتوون و بەجددی بە دوای شێوان و ئیسفادەشی لەکەن و شکر خەریکە ئەها گەنجی باش خەریکە بە پەروەردە بێت و هیوادارم لە داهاتوو ئەوان لە ئێمە باشتر و گەورەتر بن هیوادارم ئەوان ینی زیاتر مەجالیان بۆ بڕەخسێت بەڵام هەیە ئەوە شکر هەیە زەحمەتی زۆرە بەڵام خۆشێکی هالەوە کە ئینسانیانی ئەگەر هەموو شتێ ئامادە بێ بۆی خۆ فایدەی چیە ڕاستە کاردانەوەی توێژینەوەکە چی بۆ لە دووتێ ئەو گفتوگویانی کە کراوە لەسەر توێژینەوەکەت وڵا تا ڕادەیەک باش بووە ئەوەی کە بن بۆ خۆم ینی بە باشی زانم لە ناو خەڵکی ئاسایە زیاتر جێگەی خۆی پەیدا کردووە لە ناو نووسەران و ڕۆشنبیران و ئەوەی کە ناوی ئەکادمیای کوردە بەداخەوە شتێک هەیە نەریتێک هەیە ناوی هەڵنەسەنگاندنە یان ڕەخنانەگرتنە ینی هەر کەسەوە بەجیا بۆ خۆی ئیشەکات و لەوانەیە هەندێک جاریش من بخۆم ینی وا بمەزانی ینی من بخۆم ئیش خۆمەکەم ئەگەر برادێک شتێ بکات هەڵی ناسەنگێنین عیبەکانی خاڵە بەخوەتەکانی ئەمە لەم ڕۆ نەکراوە بەداخەوە ئەو ینی نەریتی ڕەخنەگرتن لە ناو کووردا شتا زۆر لاوازە و ناڵم ینی ئینسانەشێ هەوەڕە خۆی ببینێت من بخۆشم لەوانەیە وابم ئتر لەو ڕۆ تەنها لاوازی ئەوە بۆ بەڵام دەگینا لە ناو خەڵکی ئاساییە تەنانەت لە زانکۆ لەو کۆلێژانەی کە ینی هیچ علاقی بە فەلسەفە و شۆنیە ئەوان زیاتر لەوانە بڵم تامەزرۆ بوون ئەو شتە ببینە بەنیازنی توێژینەوەکە بکەیتە سەر زمانی کوردی وەڵی ئیتر هەوڵەیان بەس مشکلەوەیە کە توێژینەوە ینی بخۆی زۆر ئەزانیت ینی بە ئەنجامگانی زۆر زەحمەتە کە بێ دووبارە دای ڕێژیتەوە دووبارە ئەوەندە زەحمەتە بەڵام هەر بە تەمام حتمان ینی ئێسەوای لێ هاتووە خۆ بەداخۆ ینی ئەشێ ئینسان شتەکانی بە زمانە ئەجنەبیەکان بکات ئیتر تۆزە مەجالیشی بۆ بمێنێتەوە بۆ کوردی تر بەڕام هەر خەریکم دەوەرگێڕانیشان دەستێکی باڵات وەڵی تر کردومە ئەوەم ئەو کتێبانی کە لە ڕابردووە کردوتە تا چەند خزمەتی بە ئەدەبیاتی کوردی کردووە ڕووی فەیلسوفانی کە بە تایبەت فەڕەنسیەکان وەرجێڕاوە بەڵێ وەڵا تا ڕادێک باش بوو لە زانکۆ زۆر بەکار هاتووە و ئەوە جێ خۆشحاڵیە لە ئەو کتێبەی میشل فوکۆمان وەرگێڕا ینی وەرم گێڕا هەندێک برادەر بوون بڕاستی ماڵێ ناوەدان زۆر یارمەتیانان بۆ داڕشتنەوەی هەندێک دەستەواژی فەلسەفی کە لە ناو کووردا غەریبە ئەوانەمە کرد شکر لە بەشەکانی لە مێژوو ئیسفادی لێکراوە لە هونەر ئیسفادی لێکراوە لە سیاست زۆر ئیسفادی لێکراوە لە ڕاستیا ینی لە بەشەکانی سیاست لە فەلسەفە و لە کۆمەڵاسی و ماریش ئیسفادی زۆری لێکراوە و لەو ڕۆ جێی خۆشحاڵیە بەڕاستی زۆر باشە هیچ پرۆژێکت نییە لە ئایندا ئیشی لەسەر بکەی وەرگێڕان بێ وەڵا هەر بێگومان هەیە گەلێک هەیە بەڵام مشکلەوەیە ڕاستی مشکلی کاتە ینی لەلایەکەوە ئەشێ ینی ئێمە دەوامی خۆمان ئیش خۆمان لە زانکۆ بکەین کەمە کاتێکی زۆرە بات لەلایەکی کەشەوە دەبێت کات بۆ ئەمانە بدۆزیتەوە مشکلی نووسین و
وەرگێڕان ئەوەیە بەڕاستی شەیە خەیاڵێکی پاکت هەبێت خەیاڵێکی پاکت نەبێ هەر زۆر زەحمەتە ینی بۆ نمونە ڕۆی دانیشیت لاپەڕێکینەکەی ئەم لاپەڕەیە دەست پێ ئەەکەیت لەوانەیە نیو سەعاتە دوێت بۆی قوڵ بیتەوە دوای نیو سەعاتە ئەگەر تەلەفۆنێک بۆ بێت یا ئەگەر بیرت کەوێتەوە شتێک هەیە دەبێ بیکەیت هەموو خەیاڵەکەت پاکە بێتەوە بۆیە بەڕاستی ینی شتێکی تایبەتی ئەوێت بەڵام هەر بێگومان ئەمە هەوڵ ئەین و کۆڵ نادەین دەستە خۆش بێ سپاس بۆ بەشداریکردنت من لە خزمەتام زۆر سپاس سپاس دەکەم زۆر بەخێر بێ هەی کاری باشتر قوربانە سپاس